ئێستا حقیقەتێکی جیاوازی ئەو ناوچانەی کە مادەی 140 پێڵێن کە پێشتر لە ژێر کۆنتترۆلی هێز عێراقیەکان بوون حکوومەتتی هەرێمی کوردستان و هێزی پێشبەگەی کوردستان بە خوێن کاتە عێراق ئەو ناوچانی بەجێش بە خوێن ئەو ناوچانەی پاراست. تۆزێک زەحمەتە ئێستا ئێمە بە هێزە کوردیەکان بڵین یاخود بە پێشبەرگە بڵین بکچێتەوە لەو ناوچانە پێم وایە خەڵکی ناوچەکان لێمان قبول ناکەن چکە بەجێ هەڵدران ئەوان دەبێت ئێمە پێم وایە باشترین چارەسەرەوەی کە بە حکوومەتتی عێراق بەدانووسان و لێک تێگەیشتن پێیان بڵین کە ئێوە 9 ساڵ ئەم ناوچانە لەژێر کۆنتترۆلی ئێوەدا بوون بەڵام مادەی 140 جێبەجێ نەکرد با هێزە کوردیەکان لەو ناوچانە بمێننەوە پێویست ناکە ئێستا هێزە کوردیەکان بکشێنەوە لە ماوەی ساڵێک با مادەی 140 جێبەجێ بکرێت و خەڵکی ئەو ناوچانە خۆیان بڕیار بدەن کە ئایا دەیانەوێ سەر بە حکوومەتی ناوەندی بن یاخود بەشێک من لە حکوومەتی عێراق یاخود حکوومەتێکی جیاواز بن فیدرال بن لە ناوچەکە هەر ئەو کاتە ئێمە قبولمانە هەر بڕیارێک ئەو خەڵکی ئەو ناوچانە دایان ئێمە وەکو حکوومەتی هەرێم و وەکو ملەتی کورد پابەند دەبین بە بڕیارەوە ئەگەر ئەو ناوچانە بڕیاریاندان لەگەڵ حکوومەتی مەرکەزی بمێنەوە کاتە هێزی پێشمەرگە دەتوانێت بکشێتەوە هێزە عێراقیەکان بمبیان پارێزن ئەگەر بڕیاریشیاندا کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان بلکێندرێن ئەو کاتە هێزە کوردیەکان لێوین پێویست ناکە جارێکی تر پاشەکەشکردن